هۆ مەسکەنی دڵ لە هێلانە دەچێ، بۆ دیدی ژیری لە فێرگە وانە دەچێ. قابیلی تۆ نییە وەرە پێ بخەرە نێوی، گەردڵ مۆر نەکەی بە پێت لە تانە دەچێ. حازرم گیانە واگیانم دەردەچێ بۆت، وەک تەیرێکی دیل لە بێلانە دەچێ. چاوم چاوەڕی تەنها یەک دیدارە بۆت، چون چاک دەزانم وا هەرچی ژانە دەچێ. تاڵبی ڕوتم چەشنی تینی تا و گیا، یا ماسی و ئاو لەم ژین ومانە دەچێ. ڕووکە نێو دڵم خۆشەویستیت پڕ نابێ، تا ڕۆژی حەشر لەو دیوەخانە دەچێ. لە قالب دراوە بە ناوی باوت قوربان، دڵێ بێ تۆ بێ ڕێک لەو بیابانە دەچێ. کە کەسێک بێ ئاو ڕێی بکەوێتە نێوی، حەتمیە ژیان بۆم لەم ئاونانە دەچێ. ڕووکە نێو دڵم هێشتا قابیلی تۆی نییە، بۆ سەردانێ بێ ئەم ڕوح و گیانە دەچێ. چون وا مشتاقە بە فەخری ئەم گەردوونە، بێستون تێدەگا بوونی لەم ژیانە دەچێ.